لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێی حکوومەت شەپۆ لە ناڕەزایەتیەکانی چین و توێژە جیاوازەکان دەستیان پێکردوتەوە و ئەمڕۆ چەند توێژێک لە هەولێر خۆپیشاندانیان ئەنجامدا. لە بەردەم بینای ئەنجومەنی وەزیران کۆمەڵی کەم ئەندامان بۆ داواکردنی مافەکانیان کۆبوونەوە بوو. داوایان کرد حکوومەتی نوێ بەدەم داواکاریەکانیانەوە بچێت. نوێنەری خاوەن پێداویستە تایبەتەکان دەڵێت بەهۆی قەیرانی داراییەوە زۆر ماندووکراوین، زۆر سوکایەتیمان پێکراوە و زۆر برسی کراوین. بەهۆی قەیرانی داراییەوە زۆرمان نەهامەتی چەشت، زۆر برسی کراین، زۆر سوکایەتیمان پێکرا، زۆر پشتگوێ خراین. هەر بۆیە بە مافی ڕەوای خۆمانی دەزانین ئەم کابینە نوێیە، ئەم حکوومەتە نوێیە، ئەم خەڵکە نوێیە یەکەم داخوازی کەمەندامان بنجێبەجێ بکەن. داخوازیەکانمان داخوازی 100,000 کەمەندامە، داخوازی مناڵی شەلل دەماغە، داخوازی پیر و پەکەوتەیە، داخوازی ئەو گەنجانەیە کە لەم 4 ساڵەدا هیچ خۆشیێکیان نەبینی. زیاتر لە 150 ڕۆژە بە بیانووی تەواو نەبوونی لیژنە پزیشکەکان موچەی هەزاران کەمەندام لە هەر 4 شار و شارۆچەکانی کوردستان ڕاگیراوە. داواکارین ئەو ڕێنمایە بە زووترین کات هەڵبوەشێتەوە و ئەو 150 ڕۆژە ببێتە مژدەیەک بۆیان و موچەکانیان بۆ بگەڕێتەوە لە کاتێکدا کە ئەمڕۆ موچەی کەمەندامان دابەش دەکرێت دیسان هەزاران کەمەندام موچەکانیان ڕاگیراوە. هەر لە هەمان ڕۆژ لە بەردەم پەرلەمانی کوردستان خاوەن کێڵگە پەلەوەریەکان گردبوونەوەیەکیان ئەنجامدا و داوا دەکەن هەوردەکردنی مریشک قەدەغە بکرێت. و نوێنەرێکی خاوەن کێڵگەکان ڕاشی گەیان ساڵانە 2000 تۆن بەرهەمی گۆشتی مریشکمان هەیە و بۆ هەر کەسێک 24 کیلۆ دانراوە. ئەگەر 5 ملیۆن هاوڵاتی هەژمار بکەین ساڵانە پێویستمان بە 120,000 تۆن دەبێت و 80,000 تۆنیشمان زیاد دەبێت لە بەرهەمی ناوخۆ. ژمارەی پرۆژەکانی پەلەوەری گۆشت لە کوردستان نزیکەی 1500 پرۆژە دەبێ کە ساڵانە ملیۆنێک و 105 ملیۆن مریشک بەرهەم دێنێ. و هەروەها لە کوردستان 44 هەڵهێنەر هەیە و 8 سەربڕخانە هەیە و 23 کارگەی ئالیکی پێشکەوتووی پەلەوەر هەیە لە کوردستان. نزیکەی 400 هەتا 500,000 کەس لە خەڵکی کوردستان لەم کەرتە کار دەکەن. بەرهەمی پەلەوەری گۆشت هەروەکو باسمان کرد ساڵانە دەگاتە 200,000 تۆن. پێداویستی کوردستان بە ئستانداری جیهانی کە بۆ هەر کەسێک 24 کیلۆ دانراوە کەواتە ئەگەر گریمان خەڵکی کوردستان 5 ملیۆن کەس بێ جارانی 24 کە دەکا 120,000 تۆن. پێویستی خەڵکی کوردستانە بە مناری شیرخۆرەشەوە کەواتە 200,000 تەن کەم 120,000 تکەن دەکاتە 80,000 تۆن زیادە لە تێراخۆری خەڵکی کوردستان. ئەمە تەنها پرۆژەکانی بە مۆڵەتن و زۆر پرۆژەشمان هەیە بێ مۆڵەت لە هەوڵدان بۆ وەرگرتنی مۆڵەت. ڕاگرتنی هاوەردەکردنی مریشکی بەست و زیندوو هێلکەی خواردن و ماسی دەرچوونی بڕیارێک لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بە بەکارهێنانی گۆشتی مریشکی خۆماڵی بۆ نەخۆشخانەکان و پێشمەرگە و گرتوخانەکان. دانانی نرخ بۆ مریشکی زیندوو بەست و خۆماڵی پێمان باشە مریشکی زیندوو لە هۆڵەکان بە 2250 دینار بێ و بە هاوڵاتی بفرۆشرێ بە نرخی 2500. کابینەی نوێی حکوومەت یەکەم هەنگاوی سەردانیکردنی بەغدا بوو. بەپێی ئەو ئەزموونەی لەگەڵ کابینەی پێشوودا هەیە سەردانەکان بۆ چینینەوەی دەستکەوتی حزبی و مادین. چین و توێژە جیاوازیەکانیش وەک هەمیشە لە بەردەم پەرلەمان و ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکانی دیکە کۆ دەبنەوە وەک خۆیان دەڵێن تەنها بەڵێنی بێکرداریان پێدەدرێت. لە هەولێری پایتەختەوە عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام.